خی گەورە ئەجر و پاداشتانداتەوە بۆ ئەو دەستگا خێرخوازێک کە یارمەتی فەقیر و هەژار و نەدار و هەتیوان دەدا. ئێمە وەڵاهی وەکو پێویست ئێستا مەحاشم 300,000 نازانم نەبە منداڵەکان دوو منداڵم لەگەڵ داماوە نەبەوان سەرفیکەم سرفەی ئاقاریم لەسەر نازانم چەندی بدەمەوی چەندی بە خۆمان سەرف بکەم. زۆر زۆر دڵخۆشم ڕەبی خوا خێرتان نووسی وەڵاهی ئێوە ئەگەر یارمەتیمان نەدەن بەخوای وەعزمان خراپە ئێستاکەینەی بۆ نمونە یارمەتی هەتیوان دەدەن مانگی 100,000یان بۆ سەرف دەکەن وەڵاهی منداڵەکان چاوەڕوانی ئەوەن هەتا مانگەکان دایێتەوە ئەگە هەرنا قەڵەم و کتاب و دەفتەریان بۆ پێدەکڕی جر و بەرگیان بۆ بدەکڕی ئەوەی کە لێرە دەبینی چی بۆ خۆشی لێرە نییە ئەگە محتاج نەبوو کەم دەرامەند نەبێت نهاتبوو ئێرە دەست خۆشیش بوو کەسانێک هاوکاری ئەو خەڵکی دەکەن هاوکاری ئەو لە قۆماڵان دەکەن ئەو خاڵ پێداویستیان دەکەن بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە لای خوای پەروەردگار ئینشەڵا بۆیان دەکات بە ئەجرێکی تێش و قیامەت خوای گەورە پاداشتیان بداتەوە و ڕەحمەتی خۆیان لێ بێ و دەستخۆشی لە هەر هەموویانە زۆر زۆرە ئێستا ماڵم پێشک دێ دەبەڕۆنێکی لە ماڵدانیە ئەوە زۆر گەورەیە زۆر زۆرە بۆ ئەو ئەوە زروفەکەیە مەعاشەکە وان نادرێ موچەکە وان نادرێ ئەو بگوزەرانی خەڵکی لەبارەیدا یعنی ئەو وڵاتی ئێستا بە خێرخواز بەمەوە دەچێت. خوا خێرەتان بنووسێ ئینشاڵڵا بۆتان بێتە حەجێک خوا خێرە موسڵمانان بنووسێ وڵای من کرێتیم سەعبی 4 منداڵێمە هەژارم هیچ داهاتەکەم نیە هیچ معاشێک نییە بۆ خۆم کارگوزارم بە 200,000 مانگیەوە 2 مانگە نەشیان داوە هەم منداڵەکەم گوتکەنەیەکیان هەر نەخۆشە هیچ توانم نێ بمەمە دکتۆری بەخوا ئەرۆڵ ئەو دوانەش خوشکم ئەو دوانە شایدی نەگەر شتێکیاوە هەیە دەستخۆشتان لێ دەکەم خوا خێرە بنووسێ دەستخۆشی لە ئێوە دەکەینەوە بۆمە زۆر زۆرە بۆ نەفەری فەقیر و هەژە هەر زۆر زۆرە هەر دەستخۆشتان لێ دەکەین ئینشاڵڵا دڵی دەوڵەمەندەکان فراوانتر دەکەی بۆ فەقیر و هەژارن ئینشاڵڵا ماڵیان ئاوادان بێ خوا خێریان بنووسێ وەڵی نەبووین ئیشێکی باشیان کرد بەبێ جیاوازی دابەش دەکەن خوا خێریان بنووسێ ڕەبی ماڵیان ئاوادان بێ مەمنونیانین خوا خێری ئەوانش نووسەکە کە داهاتەکانیان دەدەن بەدەستیوان ئەمینن بەڕاستی بیان دەنە دڵنیا من بەزایع ناچێ دەیدەنە شوێنی مستحق وەڵا زۆر زۆر گرنگە ئەگەر 1 کیلۆ برنجیش بە هەر گرنگە کەسێک نەی بە ئینجا دەزانێ هەبوون چۆنە ینی خەڵکێکی زۆر هەیە خەریکە لافاو بیبە ینی ئەو سەبەتی خۆراکە هەر زۆر زۆر مهمە وەڵا داوایان لێ دەکەم خێرخوازەکان خێر و شتەک سەدەقانیان بدەنە دەست ئەوانە چکە ئەمینن نەیدەنە دەست کەسانێک کە لەوانەیە گوناحباریش بن خوا دەزانێت چی لێ دەکەن ئەمە 30 ساڵە لەگەڵ دەست پەنجە لەگەڵ هەمومان نەرم دەکەین ئێوە ئەمینن ئەوانە ئەمینن ئەرێ وەڵا بیدەنە دەست ئێوە. بەناوی خی گەورە و میهرەبان ئەمڕۆ وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە ڕانیە 250 سەبەتەی خۆراکمان دابش کرد بەسەر خەڵکی کەم دەرامەت و بێباوک و هەموو ئەو چینی توێژانێک کە پێویستیان پێێتی بۆیە لێرەوە دەمێت سوپاسی خێرخوازان بکەم کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین دەکەن لێرەش دەمێت داوا لە خێرخوازان بکەم کە هاوکارەکانیان بێنن بۆ دەستگای خێرخوازی بەخشین بۆ نووسینگەکان بۆ ئەوی دەستگای خێرخوازی بەخشین بتوانێت زیاتر هاوکاری خەڵکی کەم دەرامەت و هەتی و بێباوک و
ئەو جۆرانە بکە کە پێویستیان پێێتی. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان دابشکردنی 250 سەبەتە خۆراکی بوو بەسەر خەڵکانی هەژار و نەدار و منداڵی بێباوک و خاوەن پێداویستی تایبەت لە شاری ڕانیە کە لەمڕۆدا لە پرۆژەکانی مانگی ڕەمەزان دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە جێبەجێکردنی. خوا پێداوان ئەو کەسانەی کە خوای پەروەردگار فەزڵ و منەتی خۆی کردووە بەسەرتانە بزانن لەم مانگی ڕەمەزانەدا کە خەڵکانێکی زۆر پێویستیان بە هاوکاری ئێوەیە. پێویستیان بەوە هەیە کە ئێوەی بەڕێز و خۆشەویست لەو سەروەت و سامان و دەسەڵاتەی کە خوای گەورە پێداون ئاوڕێک بدەنەوە بە لای هەژاراندا. بیری سفرە و خوانی منداڵێکی بێباوک و کەسێکی خاوەن پێداویستیتان هەبێ لەو کاتانەی کە ئێوە ڕۆژەکانتان دەشکێنن. داواتان لە یەکەین هاوکاریەکانتان بگێنە دەستگای بەخشینی خێرخوازی تاوەکو لە مانگی ڕەمەزانە ئەوەی کە بینیتان بەم شێوازە و بە دەستێکی ئەموین و لە ڕێگەیەکی ئەمینەوە بگاتە دەستی سەرجەم نەدارانی ئەم وڵاتە. هەمیشە ئێوە پرۆژەکانی بەخشینتان گەورە کردووە و جوانتر پیشانتان داوە. خوای گەورە سەربەرسانکە ببەخشن تا خوای گەورە پێتان بەخشێ و سەرکەوتووی دنیا و دوا ڕۆژتان.